ئیڤانە و دەرباز لە یەکتری جیابوونەوە هۆکاری جیابوونەوەکەیان چییە؟ دەرباز هێزی بەرامبەر ئیڤانە کاوە بەکارهێناوە وە لێی داوە. ئیڤانە لە نوێترین ستۆری نووسیویەتی کەس بە لێدانی ئافرەت نابێت بە پیاو. بۆچی یەکتریان ئانفلەو کردیە لە ئینستەگرام وێنە و ڤیدیۆ یەکتریان ڕاش کردوتەوە. پێشەوەی هاوسەرگیری بکەن ڤیدیۆیەکی سەریان بڵەوە بووە. ئەو ڤیدیۆیە چ بوو؟ ئایا بانقەس ئەو دەنگۆیەیان لەسەر خۆیان دروست کردووە و بڵاویان کردوتەوە یان هی ئەوانیش وەکو هی کابرا هەمووی سیناریۆیە بۆی خەڵک بۆ خۆیان ڕابکێشن؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێری لەبیر نەچێ، واروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. واروها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی نوێترین هەواڵەکان لەوێ بزانیت و بۆ پەیوەندیکردن ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە لە ڕێگای سناپچاتەکەمانەوە. دەرباز یونس و ئیڤانە دوو کەسایەتی زۆر شیرن لە سۆشیال میدیا، یەکێکیان شاعیر ئەوی تر مێکاپ ئارتیست. خۆشەویستەکەیان وەکو لەیلە و مەجنون بە خەڵک نیشان دەدا، بەڵام لەو چەند ڕۆژەی کۆتایی دەگوێکی ئەکجار زۆر هەیە دەربارەی ئەوەی ئەو دوو کەسایەتە لە یەکتری جودا بووینەوە. دەرباز خەڵکی شاری هەولێرە و وەروەها ئیڤانەش خەڵکی شاری هەولێرە. دەرباز لە ئێستادا تەمەنی نزیکەی 30 ساڵە، وەروەها ئیڤانەش نزیکەی 26 بۆ 27 ساڵە. لە ئێستادا هەردووچیان زۆر دیارن لە نێو سۆشیال میدیا. دەرباز شاعیرێکی بەناوبانگە، وەروەها خەڵکێکی زۆر گوێبیستی شێعرەکانی دەبن و وەروەها دەرباز لە چەندین کەناڵ و چەندین ڕێگای جیاوازی بەکارهێناوە و لە کەناڵی ڕوودا و کەناڵی کۆڕەک و چەندین کەناڵی تری ئاسایی کاری کردو و کەسێکی ڕۆشنبیرە. وەروەها ئیڤانەش لە پڕێک دەرکەوت بەکاری مێکاپ لە ڕێگای سۆشیال میدیاوە، وەروەها ئەویش مێکاپ ئارتیستێکی سەرکەوتەوە هەموو خانمان سەیری دەکەن بە تایبەتی سناپچات و ئینستەگرام کە ناوبانگێکی ئەکجار باشی هەیە لەو دوو تۆڕە کۆمەڵایەتیە. چەند ڕۆژێک پێش ئێستا دەنگۆی ئەوە بڵاوبووە کە دوو کەسایەتیە جودا بووینەوە، بەڵام پێشەوەی باسی جیابوونەوەکەیان بکەین با باسی چەند شتی تر بکەین ئایا ڕاستە جیابوونەوە یاخود نا. ماوەیەک پێش ئەوەی هاوسەرگیری بکەن زۆربەی کات ئەو دوو کەسایەتیەمان لەگەڵ یەکتری دەبینی لە چێشتخانە و لەناو ئۆتۆمبیل وێنەوە ڤیدیۆ خۆیان دەگرت و بڵاویان دەکردەوە و پێشەوەی بچنە ناو ژیانی هاوسەرگیری پارچە ڤیدیۆیەکیان بڵاو بووە کە گوایە ئیڤانە لەو کردە ڤیدیۆیە خۆی مێکئاپ دەکرد و قسەی لەگەڵ دەرباز دەکرد، دەیوت هەموو کاتێک تۆ دەخۆیەوە بەسە واز لەو خواردنەوە بێنە ئێمە دەچینە دەرەوە. وەروەها دەرباز وا دیار بوو بەهەڵا ئەو ڤیدیۆی بڵاو کردبەوە لە سناپچاتەکەی و خەڵکیش زۆری کۆردیان کرد و لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو بەوە. دوای بڵاوبوون ئەو کردە ڤیدیۆیە پاش ماوەیەک بینیمان هەردووچیان چوونە ناو ژیانی هاوسەرگیری و لەگەڵ یەکتری هاوسەرگیریان کرد، بەڵام لۆ کۆتاییانەدا دەنگۆی ئەوە هەیە کە دوو کەسایەتی لە یەکتری جودا بووینەوە. ئۆروها ئیڤانە لە نوێترین ستۆری باز لەوە دەکاتن ئەگەر کەسێک لە ئافرەت بدا بۆ نابێتە پیاو. ئۆروها دەربازیش وەڵامی داوەتەوە و نووسیویەتی ئەو دەنگۆیانە کە هەیە لە سۆشیال میدیا لەسەر من و خێزانەکەم هەموو دوورە لە ڕاستی، تاوەکو ئێستا هیچ شتێکی وا لە گۆڕەوە نییە، بەڵام ئەوەی سەیرە ئیڤانە هەموو وێنە و پۆستەکانی ئۆروها دەربازیشی ئەنفەلەو کرد و وێنەکانیشی ڕەش کردبەوە و زیاتر خەڵک سەرنجی کەتە سەر ئینستەگرامەکەی ئیڤانە. وەروها دەربازیش تەنانەت یەک وێنەی خۆی ئیڤانەی هێشتۆتەوە، بەڵام ئێستاکە پێدەچی لەگەڵ یەکتری تووڕە بن و ئێستا پەیوەندیان نەمابێ، بەڵام ئەو تووڕەبوونانە ناگاتە هۆی ئەوەی کە لە یەکتری جودا بووینەوە. بەڵام دەنگۆیەکی زۆری شەیە دەربارەی ئەو دوو کەسایەتێ و هەموو پێج و کەناڵەکان پۆستیان لەسەر ئەو دوو کەسایەتێ کردو و چۆن یەکتریان ناسی. ئەو دوو کەسایەتیە ئیڤانە کاتێک لە ئەوروپا دەگەڕێتەوە دەچێتە ساڵۆنەکەی دەرباز و ئەلێوێندەر وەکو خانمانی تر دەرباز دەناسێتن، بەڵام زیاتر ناسینەکەوای لێدێ دەگەوتە ڕێگای هاوسەرگیری. لە پێش ئەوەی هاوسەرگیری بکەن ئەو دوو کەسایەتە هەردووچیان
جارێکی تریش ئەو پرۆسیان تاقی کردوتەوە و تێیدا سەرکەوتوو نەبوون. وەروەها دەرباز لەگەڵ خاتوونێک هاوسەرگیری کردبوو و منداڵێکی هەبوو و کوڕێکی هەبوو. وەروەها ئیڤانەش لەگەڵ کەسێکی تر هاوسەرگیری کردبوو بە هەمان شێوە ئەوش کچێکی هەیە بە ناوی تینە. وا دیارە ئێستا ئەو دوو کەسایەتە پێکۆ بە تەنیا دەژین لەبەرەوەی کوڕەکەی دەرباز لای داچیتەوە کچەکەی ئیڤانەش زۆر بەکەمی لە لای دەژێتن. کێشەکان خەڵکەکە هاوشتیانە سەر شاعیری بەناوبانگ دەرباز دەڵێن زۆربەی کاتەکانی ڕۆژی سەرخۆشە بۆیە ئەو خاتونە نایڵێ کچەکەی لەگەڵی بژێتن. بەڵام ئەگەر هەموو کاتێک سەرخۆش بێ ئەو گەنجە ئەی چۆن ساڵۆنێک بەڕێوە دەبا لە ئێستادا خاوەنی ئارێژگای جاسمینە وەخۆشی چەندین کاری تر دەکا لەوانێ هەروەکو کەسانی تر مادە کۆعۆلیەکان بخواتەوە. بەڵام ئەوە کەسێکی دیارە لەوانێ ئەوە ببێت هۆکاری ئەوەی زیاتر فۆکسەکانی بچووکتە سەری و وەروها وا دیارە لە ئیڤانەشی داوە. بەڵام ئیڤانە تاوەکو ئێستا هیچ لێدوانێکی نەداوە دەربارەی ئەوەی ئایا لەگەڵ دەرباز جودا بوویتەوە یاخود نا. بەڵام لە ئێستادا دەنگۆکی زۆر هەیە و وەروەها هیوادارین ئەو دوو گەنجەیە لەگەڵ یەکتری ئاش بوونەوە هیچ کێشەیەکیان نەبێ. وەروە چەند ڕۆژێک پێش ئێستا لە ئیڤێنتێک پێکۆ بە دەرکەوتبوون نزیکەی 4 بۆ 5 ڕۆژ دەبێتن لەو ئیڤێنتا لوا دیاربوو لە سەفەر گەڕابوونەوە باسی ئەوە دەکا دەرباز هیچ کاتی نەبووە ئیڤانە بۆ ئەوەی خۆی بگۆڕۆ مێکاپ بکە تەنانەت لە ناو ئۆتۆمبیل و تیارە مێکاپی کردەوە جلی خۆی گۆڕوە لە مەتار وا لەوێندەر بەی شێوازێک هیچ کێشەیەکیان نەبوو. بەڵام دوای کۆتای هاتین ئەو ئیڤێنتا ئەو دەنگۆیانە بڵاو بووە. لەوانەیە لە ئێستادا ئەو دوو کەسایەتە لەگەڵ یەکتری ناخۆشیێک لە نێوانیان هەبێ. ئەمە شتێکی ئاساییە لە هەموو دنیا و لە هەموو شوێنێک ژن و مرد لەگەڵ یەکتری شەڕ دەکەن. بەڵام هیچ کاتێک لێدان و کوتان بەرامبەر ئافرەت جوان نییە و ئەوە هێزی پیاوەتی لای هیچ پیاوێک دەرناخە بەرامبەر ئافرەتەکەی. هیوادارین هەموو پیاوێک ئاگایان لەو خاڵە بێتن بەرزە سەر هاوسەر و خێزانەکانی بەرز نەکاتەوە و هیوادارین ئەو دوو گڵەش پێک و ئاش ببنەوە بێنەوە بەردەم کامیرەکان بە هەمان شێوە خۆشەویستەکەی خۆیان بە خەڵکی بسەلمێنەوە وەکو لەیلە و مەجنون بە دەرکەونەوە. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدۆکەمان و پێتان خۆش ئەمجارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروها لایک و کۆمنت و شەریشتان لەبیر نەچن و سەبسکرایبی کەناڵەکەمان کۆزان گۆڵەکەشدا بگرە. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بێت یاخود گەر دەتوێت پەیوەندیمان پێوە بکەیت لە ڕێگای سناپچاتەکە و ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.